سڵاوتان لە بێم کاتتان باش لاڵقەیەکی دیکەی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانین تا کۆتایی بەرنامەی ئەمڕۆژ لەگەڵمان بن. نووسەرێکی شاری قەڵاتزێ ماوەی 21 ساڵە بەشێکی زۆری ژیانی بۆ پاراستنی ڕۆژنامە و گۆڤار و بڵاوکراوەکانی کوردستان تەرخان کردووە. بە ئامانجی کۆکردنەوەی زۆرترین ئەرشیڤ بۆ سروشتی جوانی شارەکەی فۆتۆگرافەرێکی ڕواندز چەندین ساڵە بەخۆی و کامەراکەیەوە وێنەی دیمەنە جوانەکانی ناوچەکە و شوێنە گەشتیاریەکان دەگرێت. وێنە کێشان بۆ ئازاد تەنیا بۆ بە پیشە و ئەو ماوەی 30 ساڵ زیاترە لە ژێر دیواری قەڵای هەولێر وێنەی هاوڵاتیان دەکێشێت و بووە بە سەرچاوەی داهات بۆ ژیان. فۆتۆگرافەرێکی خەڵکی ڕواندز چەند ساڵێکە بەخۆی و بە کامەراکەیەوە لەناو بازاڕی ڕواندزدا دەبیندرێت و وێنەی ژیانی ڕۆژانەی خەڵک بەو گەشتیارانەی کە سەردانی ناوچەکە دەکەن دەکێشێت. ئەو دەڵێت کە هیوادارە بتوانێت لە ڕێگەی فۆتۆکانیەوە سرنجی گەشتیارانی دەرەوە و بیانیش بۆ ڕواندز و شوێنە گەشتیاریەکانی ڕابکێشێت و بتوانێت کۆمەک و یارمەتێکی باش بە خەڵکی ناوچەکە بکات. هەروەها ئەو دەڵێت کە ئەتوانێت لە ڕێگەی فۆتۆکانیەوە ئەرشیڤێکی دەوڵەمەندی ناوچەکە بۆ داهاتووش دروست بکات. من سعید ئەسەد عەلی ناسراو بە سعید فەتحی تۆپچی دانیشتووی شاری ڕواندز پایتەختی میرنشینی سۆران دەمەوێت لەوە دەست پێ بکەم کە سەرەتا ئاشنای و سروشتە جوانەی شاری ڕوانز و دەوروبەری بووم لە چلە ناوسەنتەری شار لە خەرەندوگەری خارڕەشۆ و شوێنە گەشتیارانی وەک جوندیان بێ خەڵک کۆڕێک تەلیفریک ئەوانە هەن دواتر ئەو گوندانە کە سروشتێکی جوانیان بەخشیوەتە ناوچەکە هەستم کرد گەیاندنی ئەو وێنە سروشتە جوانانە بۆ دەرەوە لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتەکان و وێبسایتانەی کە هەن بتوانم خزمەتێک بکەم. لە هەمووشی گرنگتر جگەل لە گواستنەوەی وێنە سروشتەکان سروشتی و شارە و گوندەکان گرنگجیدان بە ئەرشیڤکردنی ژیانی خەڵک و ژیانی تاک بە تاچی ئەو خەڵکی ئەو شارە لە ژیانی ڕۆژانەیاندا هەستم کرد ئێمە فەراغێک هەیە لە ئەرشیڤکردنی کەسایەتیەکان و ژیانی کۆمەڵانی خەڵک باڕین لە شاری ڕواندز. ئێمە کەم تەرخەم بووینە لەم ڕۆوە هیچ خاوەنی ئەرشیفێکی دەوڵەمەندی لەم بوارەدا بۆیە بە پێویستم زانی بە ئەرچی سەرشانی خۆم زانی کە ژیانی ڕۆژانی خەڵک و تەواوی ئەو چاڵاکی ڕووداوانی کە لە شاری ڕوانز و دەوروبەری ڕوئەدەن ئەرشیفیان بکەم دیکۆمنتیان بکە هەم بە وێنە هەمیش بە گرتەی ڤیددیۆیی توانیشمە لەو ڕێگایەوە خزمەتێک بە کۆمەڵی خەڵک بکەم کە خەڵکی دیاری کراو لە گەیاندنی وێنە هەروەها گرتەی ڤیددیۆیی بۆ کەناڵەکان کانی دەرمانە و کە دەکەوێتە گوندی جەلی سەر بە قەزای کۆیە کانێکی کانزاییە کە ئاوەکەی لە ژێر زەویەوە هەڵدەقڵێت. ساڵانە خەڵکێکی زۆر بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکانی پێست سەردانی ئەو کانیە کانزاییە دەکەن کە هەروەها بۆ خۆشۆردن و خۆخستنەوە ئاوە کانزاییەکانەوە دەتوانن هەندێک لە چارەسەرەکانی نەخۆشیەکانی پێستیان ئەنجام بدەن. ئەم کانیە ئێستا بۆتە شوێنێکی گەشتیاری و ساڵانە خەڵکانێکی زۆر لە کۆیە و دەوروبەریشی سەردانی دەکەن.
گوندی جێلیا چەند ئاوێکی هەیە دەرماناون بە گەڕاو مەشهورن بۆ نەخۆشی پێست و خورشت و ئەو شتانە بەکاردێن خەرک بەهاران زۆر دێن برین هەم وەکو سەفرام خۆشی لێ دەشۆن زۆر جارەیە ئاویشی لێ دەبن برین لۆ خەرچ کەش دەبن بە دەبەشتووە بەکاری دێنین لۆ خورشت و حەساسی ئەو نەشتانە زۆر مهمە. تایبەتمەندی ئەو ئاوەی دوو جۆرە زۆرەکان تۆزێک یانی مەیلە و شینەیەکیان ئێشیان ئەوی گەرمەکەشیان ئەویان مەیلە و تاریکترا شینەکەی تاریکترا هەم گەرمتریشە ئاوەکەی ئەوەی کە شینترا ئەویان باشترە ئەسڵترا لەوەیکەی لەویدی قەدیم ئەو ئاوە لەو بەری بوو لەو بەری ڕووباری بوو دوو جەسێ جێکرد لەوێ دوای هاتە ئەو بەرەی ئێستا کە دەیبینن لەو بەرەیە ئەلێرە ئەو تا پێ ساڵ تقریبان تا ساڵ 12 ساڵ لێرە گوێزگیر بووە ناڕوە نەچێتەوە جێیکە وڵا داوامانەوە ئەگەر شوورەکی لێ کرد با ئێستا زۆر بێ ئەدەبا بڕین ئەگەر دیوارەکی لێکرا بە خەرخۆی لێ شوش بە ئەنی بە ئەدەبە ئێستا کەس مەسەن لۆ نمونە ئافرەتێک بێ ناتوانین لەو گۆڕە خۆی بشوە دایمێرە قەرەباڕغە خەرچی دەسەرێ لەو گۆڕە پیاویشان ناتوانین خۆی بشوە خۆی ڕوودکاتەوە ئانی لەبەر چاوی خەرچیەوە خۆی لێ بشوە ئەگەر بێت توانێت دیوارە چێ بیانی ئەگە سەریشی نەگیرێت دەورەی شوورەکی لێ بکرێت زۆر باشە ینی کابرا بە ئیسراحەت دەچ خۆ دەشوە و دێتە دەرێ هەم جوانترە خۆشترە. ئەوەیان ئاوە گەرمەکەیە کە دەیبینن ئەوە ئێستا هەر میلی هەردەستی ڕەم ڕەنجیشی جیاوازە لەگەر ئاوەکەی ئەولاتر کە تازە لە سەریدانیش بووین ئێستا خۆی لێ بشۆی سەرمانیە ئەوە ئاوەکەیە لەبڕا دێتە دەرێ ئەوە بڕقی پێدەدا دەرەی دەکوری ینی وەکو کرانەی وایە ئێستا بەفر لە گۆڕی بەرە خۆی لێ بشۆ سەرمان نابی زۆر تەبیعیە. داوە لە هەموو گەشتیارش دەکەم کە دێنە سەفرەی ئەو شتانە بەجێنێرە نێرە بەڕاستی ینی بەهاران زۆر بێزارین شارەوانیمان نییە شارەوانی کەس نایە وەڵە بشێوەمە پێخاوە ناکەێت بە شارەوانی نازانیت سەفرەت چوتە چ بندارەچوی دار بەدار ئەوهمە بگەڕێ ئەمە لە خۆمان چەند جار خاوەمەکە سێ تەرەکتەرمان لێ فڕدایە یانی هەر وەکو خۆ بەخش خاوەرمان کردەوە. ڕەبیع مەرعان ژنێکی دەسڕەنگینی گوندێکی دەڤەری ئامێدیە ئەم ژنە دەسڕەنگینە ئەو کارانە ئەنجام دەدات و ئەو شتانە دروست دەکات کە ئێستا لە لای خەڵکدا نەماوەن و بە هەوڵ و توانای خۆی توانیوێتی لە ڕێگەی ئەو دەسڕەنگینیانە و کە هەیەی بژێوی ژیانی خۆشی دابین بکات ئەو کەلوپەلانە دروست دەکات وەکو ساقا گۆرەوی دۆخێن و لیفکە کە ئێستا لە لای خەڵکا زۆر دەگمەن دەستەکەون واروەها لە دوکانێکی گوندەکەشی لە دەڤەری ئامێدی توانیوێتی ئەو کەلوپەلانەی بفرۆشێت. از ربيع مارعان از گنده بوتیومه بس ما مال البركر وقضاء مديه شو لا مجي همه هر اما از هشتا بتشيك ما گورات شد کن دیاب شیشکه پرت مریشکه بس ما خود شد کن دیگه ما هم هیت کرینه پشتینگه ما گورات شکرم شیشکه پشتینگه بلوزا پشتینگه ما نخشت کردن یاد بالیفکو یاد چوچا و لیفکو دخینک ما شد کن بخو بخالکی بفروت نو پشتینگه نو که لیفکاجی شد کن داز بلینکا شد کن دشت خوش هم میچ کل دکانت فروشم گلک جای توتین هندک حالا دقلکی هاتن 7-8 تک بگ و جنکا کریم برین به جهان نویره هم میکرین هندک سلبم گوتی ولی ما من ابو ماجی گوتی اپا من نازوین تین همی هن خود دوی جهان دک لیفک اسلیف کی دما 1500 دخین دما 1000 داز بلینک دما 5000
خودی الویرات فروشم مالت فروشم خالت هته و تلفن کل سیمل گویی بوم دسته که دست بلین کو چکم بود چکم بخواهد دست اکی دی تلفن کل دهو که گو دسته که دست بلین کو چکم بود چکرن بخواهد اما هرچی محتاج بیتم بخواد هند دسته که آن دست بلین کو دخین کو لیف کو خود همه هکو چنا خطبه از تما بر اس بدایا یهوسا هکو کسنا من تالمال دبنا من اودوارا بر حتی هم چنا شول خود قاتینی و خلاص دم دو هفتش تاب چنده یا باب چنده یا دبنا بخوصا اما اجیده هندک گراند فروشم هندک ازان فروشم دم دو آپا مهوسا زانی لە بن دیواری خەڵای هەولێر ئازاد تەنیا زیاتر لە 30 ساڵە کاری وێنەکێشانە و کەسانە کە سەردانی دەکەن بە شێوەیەکی ڕاستەوخۆ دەتوانێت وێنەکانیان بکێشێت هەرچەندە کە ئازاد بە شێوەیەکی ئەکادمی فێری وێنەکێشان نەبووە بەڵام وەکو خۆی دەڵێت توانیوێتی دڵی ئەو کەسانە ڕازی بکات کە سەردانی دەکەن باس لەوەش دەکات کە سەرۆکی هیندستان داوای لێ کردووە کە وێنەی بکێشێت. من نام آزاد رشید ناصراوم با آزاد تنیا لما سال 1984 دەستم بەکاری وێنەکێشان کردووە و تا ئێستاش هەر بەردەوامم جوان و سروشتی وڵاتەکەم وای کرد من بمە هونەرمەندێکی شێوەکار فێربوونی ڕسمی من خۆڕش چییە یعنی بەهرەیە خوا پێداوم من لە مناڵیەوە هیوا ئاواتم ڕسم دروستکردن و ساز و ئەو شتانشتی هونەری بووە و فێربوونی ڕسمەکەشم يعني بأكاديمي نية بلام دتوانم بأكاديمي بتزريدي بأنواع زور فن كاركم بكم وأو كاراني كذا شكم بهستو سوزي شي بتو ببيرو برايا شي باشوا أم كاري دكم وسرنزي خلكاني شي زورم بولاي خوم راكشوا باوينا كانم أو خلكاني كسرداني كردستان دكان آية لجنوب آية لدروي ولاتا كسايان باوينا كانم دكوي ديارة بيرو بوتسونيان باشا برام برسم كان رسمي خويا دنا من لبيان دروز دكم هر وێنەی بە ماوەی 10 دقە لە بۆیان تەواو دەکەم. زۆر جاران داوای ئەوەشم لێکراوە لە بۆ دەرەوەی وڵات و ئەوانە کوردستانم بەجێ نەهێشتووە پێم خۆش بوو هەر لە وڵاتەکەی خۆم ئیشە بکەم. سەردانی دەرەوەم کردە لە بۆ برین چووم بەس بەنای ئەوەی نەڕۆیشتمە کە یەکجاری بڕۆمە دەرەوەی وڵات پێم خۆش هەر لە وڵاتی خۆم ببینێمەوە. یەکەم کەس ئەمن بوویمە لە هەولێرێ لەسەر شەقام وێنە بکێشم یعنی لە دەرەوەی وڵات وێنەکێشەکان نیگارکێشەکان لەسەر شەقام وێنە دەکێشن منیش یەکێکم لەوانەیە کە یەکەم کەس دەتوانم برم لە کوردستان یەکەم کەس ئەم بوویمە لە مقالاتێ لەسەر شەقام لەسەر ینی کە وێنە بکێشم بەخۆی ماوەی 33 ساڵە من دەستم بەکاری وێنەکێشان کردووە بەس 27 ساڵە من لە قەڵای هەولێر ئەو کارە دەکەم لەسەر شەقام تا ئێستا وێنە بە هەر کەسێکی کێشابێ ینی بەڕاستی بەدڵێکی خۆشەوە وێنەکەی برتەوە زۆری پێجوان بووە ئەوەش لە بۆ من تەرجیعکردنەک بووە یعنی وام نەکردووە کە هیچ خەڵکێک کە تا ئێستا دڵی لە من هێشابێ ئایا لە قسەکردنم یا لە وێنەکێشانەکەم یعنی لە زۆر شتەوە حەزم لەوەیە کە دڵی خەڵک لە بۆ لای خۆم ڕابکێشم نەک خەڵک لە خۆم دوور بخەمەوە چکە هیچ کەسێک ناتوانێت بەبێ خەڵک بژیە منیش ئەو کەسم کە پێم خۆشە دای من لە ناو خەڵک وێنە بکێشم نەک لە بە تەنیا دابنیشم هەرچەندە ناوم ئازاد تەنیایە بەڵام زۆر ڕقیشم لە تەنیایە
ساڵی 1996 لە مەقاڵای هەولێر ئەو کاتیش تۆڕێکی کەناڵی فەزای ئەڵمانی هاتن چاوپێکەوتنیان لەگەڕ من کرد لە ماوەیەکی کەمدا براویان کردەوە لە ئەڵمانیا براوبەوە ئەو چاوپێکەوتنەی من سەرۆکی هندستانیش ئەو کاتە دیار بوو دیدبووی کە چاوپێکەوتنەکەم لەگەر کرایە تەماشا وێنەکانی کردبوو زۆر سرنجی ڕاشتا بوو دیار بوو وێنێکی خۆی نرد بە تەحالفدا برین بنکەشان لێرە بوو لە بۆم دروست کردووە لە بۆم نردەوە زۆر پێخۆشحاڵ و دەستخۆشێکی باشی لێ کردم و لە هەمان ساڵدا وێنەی کازم ساریش هەر لەو چاوپێکەوتنە براوبەوە ئەویش لە لەندەن ینی کە چاوپێکەوتنەکە لە وێنەکەی دیدبوو کە دروستم کردبوو بە شێوەیەکی فەنی ئەویش دەستخۆشی لێ کردم گوتی زۆر سپاسی ئەو هونەرمەندە دەکەم لە بن قەڵای هەولێر کە وێنەی منی بەم زۆرە کێشاوە زۆری پێجوان بوو. ڕێبەر ئێرشکی فۆتۆگرافەرێکی دەڤەری ئامەدیە کە لە ڕێگەی وێنەگرتنی سروشتەوە ناوبانگێکی باشی هەیە ئەو توانوێتی لە ڕێگەی ئەو شوێنەوارە گەشتیاری و شوێنەوارە کۆنانەی کە لە دەڤەری ئامەدی هەیە ئەرشیڤێکی دەوڵەمەند بۆ خۆی دروست بکات و ئێستا وێنە و ئەرشیڤی هەر چوار وەرزی ساڵی ئەو دەڤەرێ هەیە ئەو ئەڵێت لە ڕێگەی سروشتەوە پەیامێکی تایبەتی هەیە و دەیەوێت لە کارەکەشی بەردەوام بێت. از ڕێبەر ئیبراهیم خەلکی گوندە دێریشکی مە سەر دەڤەرە بەروەری باڵاوە من هەش زارۆکینیا خۆ هەش وێنەگرتنت کرد بێگومان وێنەگرتنێژی یعنی دەم و وەختت خۆیت هەین بۆ نمونە وەخت گەلەکی مهمە دل چۆ وێنەی گیری دل چۆ وەخت گیری وەختێ وێنەگرتنێژی هەمی وەخت نەوەختت وێنەگرتنێنە سروشت دەڤەرە من دەڤەرە بەرواری باڵا و بێژین ئامێدیە هەمیە سروشتێکی جوانێ هەی دوول و گەلی و نەهاڵ و شینوارت کەونت دێرینت دەڤەرێ وەلمەکرد و ئەس کامیرا خۆ پەگرم و ببمە وێنەگر و دیف وان چەلوچیا بکەم و دیمەنت سەرنجڕاکێش بگرم و نیشا خەلکێکی دی بدەم. أكيد وێنەگیری زۆر و زەحمەتیت خۆیت هەین یعنی بۆ نمونەزل جهەکی ڕین مەخۆرێ احتیمالە سەعاتێکی بچمە چیایەکی ڕین مەخۆرێ جهدە کامیرا خۆ پەگیرم پێنجی تاسویرە بگیرم حتەگا بشێم تاسویرێکی خۆژێ بگیرم و نیشانی خەلکێکی دی بدەم بینەرێ خۆ بدەم بێگومان هەمی وەرزی ساڵێ هەرێکی تایبەتمەند یا خۆی هەی بۆ وێنەگرتنێ لێ وەرزێ بوهارێ ئەشێم بێژم باشترین وەرزە بۆ وێنەگرتنێ چونکو سروشتێ خۆ خەم لە خۆیان جوان دار و کولیلکێت خۆی جوان ئەکید جوانەیەکا دیدەتە وێنەگرتنێ و ڕۆژێژیدا سپێدەهیە باشترین وەختە بۆ وێنەگرتنێ یعنی سعات شەشێ ئامژی بێژین هەفتێ هەشتێ حتا کوونەهێ وەختێکی باشە گونجای بۆ وێنەگرتنێ و هەمی وەخت وەکی من گوتی ئیشارەت پێدا هەمی وەخت نەوەختت وێنەگرتنێنە بۆ نمونە مەسەلەن دنیا مژە بارانە بەفرە تو نەشەی وێنەکی وەسا بگیری و یە سەرنجڕاکێش بیت باڵا خەلکی بکەیشتەوە. وان 10 ساڵە چوویدا من کۆمەکە وێنە ئەرشیفێکی باش یه جهت دیروکی کانی ریبار گلی پاز و حیوان شینوارت منطقه من ارشیفه که باش یه کم کری و حتی نکل دف ممایه و آنهی خودشی ملبره پتر کار خویه و نگیریه بفر هکم اگر ده سالات و امکانیتت من هبن پاشه روژه دا من دا هیویه که بشم بمه و نگیره که جیهانی و که و نگیره جیهانیت اکادمی پروفیشنال کامیرا که پیش کفتی اکید مجی افحاز و امیده های
نووسەرێکی خەڵکی خەڵاتزێ ماوەی 21 ساڵە بەشێکی زۆری ژیانی بۆ کۆکردنەوە و هەروەها ئەرشیڤکردنی ڕۆژنامە و گۆڤار و بڵاوکراوەکانی کوردستان تەرخان کردووە. ئەو نووسەرە جگە لە ئەرشیڤکردن زۆربەی بەسەرهات و ڕووداوەکانی هەر چوار پارچەی کوردستانیشی بە دۆکمنت کردووە. موفق میرادلی زیاتر لە 21 ساڵە سەرقاڵی کاری ئەرشیف و دوکمنتکردن و پاراستنی کتێب و ڕۆژنامە و گۆڤار و بڵاوکراوە و وێنە و بەڵگەنامە و هەروەها چاوپێکەوتنی هەم دەنجی و هەم ڕەنجی کەسانی سیاسی و کەسانی بیرەوەری و ئەوانەی کە بە شێوەیەک لە شێوەکان دەور و نەخشێکیان هەبووە لە مێژووی سیاسی یاخود بواری ڕۆشنبیری. ئەوە هەموو شتی مێژوویە هەموو شتی مێژوویە لەسەر مەتفقە. ئەنی باسی یەکەم ڕۆژنامەی کوردی دەکات لە ساڵی 45 بۆ 46 لە پێشدا دەرچووە. من کاتێکی زۆرم بۆ تەرخان کردووە بەڕاستی دەتوانم بڵێم مەسەلەی ئەرشیف و دوکمنتکردن پاراستن کە ئێمە کە دڵین پاراستن و پارێزگاری لێکردن ئێمە بەشێک لەو ڕۆژنامە و گۆڤارانەی کە زۆر پەرپوتن یا با بڵێن زۆر لە ڕووی کاغەزەوە خەریکی تێکچوونن ئەوانەمان نوێ نەگرتوونەوە سکانمان کردوون بە سیستەمی پێشکەوتو بە جیازی پێشکەوتەرەکو بۆ خۆتان کە جیازەکان ببینن ئێمە ئەوانەمان پاراستووە بۆ ئەوی لە ئایندە ئەگەر شاید نەهامەتێک یا شتێکی بەسەر ئەوانەدا هات لە ڕووی خراپبوون و لە ڕووی سووتان و لافا و هەر شتێکی کە کارساتێک سروشتی ئەوانە بەڕاستی پارێزراو بن بە دڵنیایی کاتێکی زۆری لێگرتووم هیلاکەتێکی زۆری کردووم بەڵام بەڕاستی زۆر شادومانم حەزێکی خۆمە وە شتێکە کە من پێم وایە ئینسان هەر کەسێکە لە هەر بوارێکدا پێنج شتی تێدا بوو زۆر گرنگە حەز و ئارزوو و بەردەوامی بە دوواداچوون وە جێبەجێکردن من خۆم لە بواری پاراستنی ڕۆژنامە و گۆڤار و کتێب و بڵاوکراوە و وێنە و چاوپێکەوتن بەڕاستی ئەوەم جێبەجێ کردووە کدومەتە شتێکی کدومەتە پیشەیەکی ڕەسمی ئەو کارە. ئەو کتێب و ڕۆژنامە گۆڤارانە بەشێکی دەگرێتەوە بە ساڵی هەفتاکان ئەو کاتی دوو لە مامەکانم بە هاوکاری بابم دیارە کتێبخانەیەکیان لێرە کردوتەوە کتێب فرۆش بوون کە ئیتر بەرەبەرە ئەوانیش ئەو شتانەیان پاراستووە بەرەبەرە لە دوای ڕاپەڕینیش ئیتر بەڕاستی ئەوە بۆ میش گوازراوەتەوە دیارە من باسی ئەوم نەکرد وەڕاستی پێم خۆشە باسێکی ئەوەش کەم دیارە لە ناو ئەرشیفەکەی مندا بەشێکی ئەدەبیاتی شاخی حیزبە کوردستانیەکانە بە تایبەتی پارتی و یەکێتی جا لەو نێوەندەشدا هەندێ بەڵگەنامە و هەندێ نامی مێژووی وەکو ئی بەهشتی مام جەلال و هەروەها ئی کاک مەسعود و هەروەها بەشتی خوالی خۆش بوو ئیدریس بارزانی ئەوانەشم پاراستوون کە تا ئێستا بڵاو نەکراونەوە و کەسیش نەیبینی 50 ساڵ پێش ئێستا بۆ ئەحمەدی حاج قالی کوی مەولوی شاعیر تاربەگی جا من بەڕاستی شکر بۆ خوا و شکر بۆ دڵسۆزان و خۆشەویستان و بۆ خانەوادەکەشم کە بەڕاستی چ باوکو دایکم و خێزانم کە ئەوانە بەڕاستی کاکەم کە ئەویش زۆر حەزی بە حەزی لە بواری ڕۆشنبیری دێ بەڕاستی زۆر هاوکاریان کردوم و بەردەوامیشن و بۆ خۆشم زۆر حەزم لێتی و بەردەوامیشم و بەرنامەم هەیە ئەگەر لە ئایندە بەڕاستی بتوانین ناوەندێکی ئەرشیفی دۆکمەنتاری بکەینەوە هەموو ئەو بابەتانە لەوێدانین و هەموو بابەتێکی دیاریکراوە لە کتێب لە گۆڤار لە ڕۆژنامە لە بڵاوکراوە لە مەسائلی دەنجی مەسائلی ڕەنجی هەموو ئەوانە لەوێ دابنین بەشی تایبەت بە خۆیان هەبێت و خەڵکی بەڕاستی مخلیس و خەڵکی مختص کە لەژێر ڕۆژنامەی سەرپەرشتی خۆماندا یا کەسانی شارەزاتر بێنین و ئیشیان لەسەر بکرێ بە دڵنیاییەوە ئەو بەرنامەیەمان هەیە. کتێبەکەی سۆزان میسیلاسە کوردستان لە سێبەری مێژوودا ئەوش کتێبێکی دانستەیە و دووەم وێنەشی بۆ قەڵازێتەکە. لە ماوەی ڕابردوودا بینەرویسەری بەرنامەی هەفتانە بوون لە کوردستان 24ەوە تا پێگەیشتنەوەیەکی تر هەرشاد و بەختەوەر بن.